بەهار و نەورۆزی ژینە. دەزانن هەموو نەورۆز و بەهارێک، نەرگز و وەنەوشە و چنوور و گەزیزە و گوڵاڵە سوورەکان بە شنەی شەماڵ لە خاک سەردەدێنن. زمانیان دەکرێتەوە و گۆرانی بۆ سروش دەڵێن ئەگەر دەمە و بەهار کاتی گوڵ دەپشکوێ، چرپە و ورتە و گۆرانی گوڵانتان نەبیستووە، بچن لە بولبول و قومری و سەیرە بپرسن کە چۆن گوڵەکان نەرم و نیان و ئارام گۆرانی و شێعر و سرود لەگەڵ شنەی شەماڵ بە گوێیاندا دەچرپێنن. موژدەی بەهاری ژینە بە گوێماندا دەچرپێنن، مزگێنی بوژانەوە و ڕازانەوەی سروش دێنن. مرۆڤ شەیدا و ئاشقی ئەم بەهارە نوێ دەکەن، پەیمان دەڵێن مرۆڤینە دەبێت سەربەستی و خۆشەویستی و جوانی لە بەهار و سروشتەوە فێر بن، چون هەر جێمان هەیە هی سروشتە، دەبا لەگەڵ خۆماندا سروشتی بژین. نەورۆز و بەهاری ژن ژیان ئازادیتان لێ پیرۆز بێت. سڵاو بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ سێشەممە، یەکی مانگی خاکەلێوە، نەورۆز و ساڵی نوێ. هەر لێرەوە لەلایەن خۆم و هەموو هاوکارانمە و پیرۆزبایی ساڵی تازەتان لێ دەکەین و هیوای ژینێکی شاد و بەختەوارانتان بۆ ئاواتەخوازی. لێستاوە لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بە بۆنەی نەورۆزەوە. ئازیزان، سەرەتای بەرنامەکەمان بە پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە بە بۆنەی نەورۆز لەلایەن هاوڕێ ئیبراهیم عەلیزادەوە پێشکەشتان دەکرێت سەرنجتانی بۆ ڕادەکێشم. ئەم پەیامە ببینن، زوو دێنەوە خزمەتتان. کۆمەڵانی خەڵکی کوردستان، هاتنی بەهار و ساڵی نوێتان لێ پیرۆز بێت. بەهار کە هێمای نوێبوونەوەیە و سروش گیانێکی تازەی دێتەوە بەر، هیوادارم بۆ ئێوەش خەمڕەوێن و موژدەبەخشی ڕزگاری و توانەوەی بەستەڵەکی ستەم و دابینبوونی ئازادی و ژیانی بەختەوەرانە بۆ هەمووان بێت. ئەمڕۆ نوێجێژنی ژینا و زیاتر لە 600 کیلو کوڕی ئەو وڵاتەیە کە بەدەست پاسەوانانی ڕژیمێکی جەلات لە 6 مانگی ڕابردوودا گیانیان بەخت کرد. ئەوان دڵیان کەیری خۆشەویستی بوو بۆ ژیان و دڵیان کەیری هیوا بوو بە ئازادی و ناویان لە لاپەڕەکانی مێژووی پڕ لە سەروەریدا وەک سەرقافڵەی شۆڕشێکی ڕزگاری بەخش تۆمار بووە. هەزاران سڵاو بۆ دایکان و باوکان و ئەندامانی بنەماڵە سەربەرزەکانیان کە تەنانەت ڕێوڕەسمی ئەسپەردەکردن و یادکردنەوەی ئازیزانیشیان کردە شانۆی خەبات و خۆراگری و درێژەی خەباتی ڕۆڵەکانیان. لەم ڕۆژەدا جارێکی دیکە یادیان دەکەینەوە و بە بنەماڵە خۆراگرەکانیان دەڵێین دڵمان لەگەڵ دڵتانە و خەمی ئێوە خەمی بە میلیۆنان خەڵکی ئەو وڵاتەیە و خوێنی لاوانمان بە فیرۆناسیە و داری سەرسەوزی ژیان ئاودێر دەکات. با لەو ڕۆژەدا یادی هەزاران ئینسانی کۆمونیست و ئازادیخوازیش بکەینەوە کە لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا چ لە ئەشکەنجەگاکانی کۆماری ئیسلامیدا و چ لە مەیدانەکانی خەباتی پێشمەرگانەدا گیانیان بەخت کرد و تۆوی هیوا بە سەرکەوتنیان لە دڵی ئێمەدا چاند. هەزاران سڵاو بۆ بنەماڵە سەربەرزەکانیان. ئەمڕۆ زیاتر لە 6 مانگ بەسەر شۆڕشێکدا تێپەڕ دەبێت کە لە کوردستانی خۆڕاگرەوە سەری هەڵدا و بە خێرایی هەموو ئێرانی گرتەوە و ناوبانگ و کاریگەریەکانی سنوورەکانی تێپەڕاند. ئەو ڕۆژەی کە بنەماڵەی سەربەرزی ژینا ڕێگەیان نەدا ڕۆڵەکەیان بە تاریکی شەو و بە نەهێنی ئەسپەردەی خاک بکرێت، ئەو ڕۆژەی کە جەماوەری خەڵکی سەربەرزی شاری سەقز بنەماڵەی ژینایان بە تەنیا نەهێشتەوە و بە هەزاران کەسیان خۆیان گەیاندە ئارامستانی ئایجی و
دروشمی پڕ لە واتای ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. ئەو ڕۆژە حرەکەتێکی مێژوویان بەڕێوە برد و زەنگی شۆڕشێکیان لێدا کە هیوای بەڕزگاری لە ناو دڵی بە میلیۆنان ژنی ستەم لێکراو لاوی بێ ئاسۆی خۆشی نەدی و لە ژیان گەشاندەوە. شۆڕشێک کە مزجێنیدا بە هەمووان ئازادی و یەکسانیە ڕێدایە. ئەو شۆڕشەی کە بە خوێنی ژیناکان و نیکاکان ئاودێرکرا سەرڕای هەر هەوراز و نشیوێک کۆمەڵێک دەستکەوتی حاشا هەڵنەگەری بەدەستێناوە کە سیمایەکی دیکە بە کۆمەلگای ئێران دەبەخشن. لە ماوەی 4 ساڵی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا گەلێک سەرهەڵدانی جەماوەری لە ئێران ڕوویانداوە، بەڵام ئەوە تەنیا شۆڕشی ژینایە کە ئەزمموی وەها دەوڵەمەندی بەدەستێناوە و تا ئێستاش هەروە بەردەوام بووە. ڕژیمی ئیسلامی هەرچی لە توانایدا بوو دژ بە خەڵکی تووڕە و ناڕازی دژ بە کچان و کوڕانی شۆڕژێر بەکاری هێنا و نەیتوانی بڵێسەکانی ئەو ئاگرە خامۆش بکات. ئەو شۆڕشە هاوسەنجی هێزی بە خازانجی بەرەی خەڵک گۆڕی. ئەو ڕاستیەیە کە ئەمڕۆکە لە سیمای شارە گەورەکانی ئێران و لە کوردستان و کۆمەلگای ئێراندا بەگشتی دەیبینین. دەبینین کە ژنانێک کە بێباک لە زەبر و زەنجی ڕژیم حیجابی زۆرەمری توور هەڵدەدەن و پەلەخاژە و هەڕەشەکانی ڕژیم لەم بوارەدا بێسەمەرە. کچان و کوڕانێکی ئازا و بوێر دەبینین کە بە کوێرایی چاوی ئەو دوژمنەی کە بەردەوام هەوڵی داوا شادی و خۆشی لەو وڵاتە بنەبەر بکات لە شەڕێکی ئیرادەدا وەک کاردانەوەیکی سیاسی تەنانەت گیانبەخکردوانیشیان بە ئاواز و مۆسیقا بە خاک ئەسپێرن. ئێمە هەر لەو ماوەیەدا شاهیدی گۆڕانکارێکی قوڵی فەرهەنگی لە ناخی کۆمەلگای پیاوسالاری ئێرانیش داهین. ئەمڕۆ ژنانی پێشرۆ لە ئێران بوونە تەوەرەی سەرەکی شۆڕشی ژینا و پاشەکشەی بەرچاویان بە فەرهەنگ و نەریتی کۆنەپەرستانە لە ناو کۆمەلگاشدا کردووە. ژنان نیشانیاندا کە نەک هەر ئینسانی پلەیدونین بەڵکو و پێشەنگ و هیوای شۆڕشێکی کۆمەڵایەتین. بەڕوونین دەبینین کە ئەخلاق و هەڵسوکەوتی پیاوان بەرامبەر بە ژنان لە ئاستێکی کۆمەڵایەتیدا لە چاو پێش لە شۆڕشی ژینا ئەوڵگۆڕی بەرچاوی بەسەردا هاتووە. بەرهەمی شۆڕژێرانەی هونەری ئیتر لە پەناو پەسیوەکاندا نەماوەتەوە و لە ماوەی 6 مانگی ڕابردوودا گەلێک زیاتر لە 30 ساڵی ڕابردوو بەرهەمی هونەری خۆڵخاوە و ئەوە تەنیا دەتوانێت ئاکامی شۆڕشێکی وەک شۆڕشی ژینا بێت. بەڵام بە هەمووی ئەوانەشەوە پێویستە شۆڕشی ژینا بۆ بەدەستهێنانی سەرکەوتن بەرەو قوڵایی کۆمەلگا بەرەو هێنانە مەیدانی بە میلیۆن خەڵکی کرێکار و زەحمەت کێش و جەماوەری خەڵکی گەرەکە هەژارنشینەکانی شارەکان هەنگاو بنێ. لێرەدایە کە ئاسۆی سەرکەوتنی دەردەکەوێت. بێگومان لێرەشدا ژنانی کرێکار کە باری هەژاری و نەداری پێش هەمووان بەسەر ئەواندا قورسایی دەکات دەتوانن و پێویستە پێشەنگی ئەو خەباتە بن. ئازیزان، ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەموو ڕوویەکەوە تووشی قەیران هاتووە و بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەش هیچ ڕێوشوێنێکی چارەنووسازی لە بەردەمدا نییە. هەموو قەیرانانەی کۆماری ئیسلامی لە ساڵی ڕابردوودا لەگەڵی بەرەو ڕووبووە دەگوازرێنەوە بۆ ساڵی نوێش. قەیران و شپردەی ئابووری بەو پەڕی خۆی دەگات. سفرەی زۆرێک لە بنەماڵەکان کە هەروەکو ئێستا خاڵیە هەروە خاڵی دەبێ و گرانی و نەداری تەنگیان پیاڵ دەچنێ. ئەو ڕێژیمە هیچ ڕێگا چارەیەکی بۆ دەربازبوون لەو قەیرانە پێ نییە. بەڵام هەروەک دەبینین ئەو قەیرانە بۆ ئەو ڕژیمە نەکەر نەبۆتە هۆی کەمکردنەوەی خەرج و مەسرفی بەلێشاوی سوپا و بەسیج و هێزی سێخڕ و ئەمنیەتەکانی، نەک هەر نەبۆتە هۆی دابەزینی ئاستی ژیانی دەست و پەیوەندەکانی ئەو ڕژیمە، نەک هەر نەبۆتە هۆی کەمبوونەوەی کەڵەکەبوونی سەروەت و سامانی بەپرسانی ئەو ڕژیمە، بەڵکو لە پاڵ هەمووی ئەوانەدا دزی و گەندەڵیش بە ئەو پەڕی خۆی گەیشتووە. جێگە و پێگەی ئەو ڕژیمە لە ناوچەکەشدا لێژ بووە. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەو ڕژیمە زەمانەتی مانەوەی خۆی لە دەستێوەردان لە وڵاتانی ناوچەکەدا دەدیتەوە، ئێستا هەر ئەو سیاسەتە
بۆتە خاڵێکی لاواز بووی. فریوکاریەکانی چیتر کاریگەریان نییە و کۆمەڵانی خەڵک لە وڵاتانی مسلمان نشین لێ بێزار بوون و یەکەم نیشانەکانی لە سازان لەگەڵ دەوڵەتی عەرەبستانی سعودی و دەست هەڵگرتن لە پشتیوانیکردنی شیعەکانی حوسیدا دەبینی. بەرپرسانی کۆماری ئیسلامی بەڕوونی دەزانن کە چینی کرێکاری ئێران لە چ تواناییەک بۆ لە کارخستنی چرخی ئابووری ئەو وڵاتە بەهرەمەندە. دەزانن کە لە دڵی ژنانی ئەو وڵاتەدا چ گوڕوتینێک بۆ ڕزگاری چرۆی کردووە. دەزانن کەنەوەی نوێی ئەم وڵاتە لە چ ئاستێکدا بەرامبەر بەو ڕژیمە و بەرامبەر بە سونەت و فەرهەنگی کۆنەپەرستانە خۆڕاگری دەکەن. بەرامبەر بە هەمووی ئەو زەرفێتە خەباتکارانەی کە لەم وڵاتەدا پرگیان خواردوتەوە، ئەم ڕژیمە تەنیا ئامرازێک کە لە بەردەستیدایە زەبر و زەنگنواندنە کە ئێوە و ڕژیمیش زۆر باش ئەزانن کە ئەمەش لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا نەیتوانیوە خەڵکی ئەم وڵاتە چاوترسێن بکات. بێگومان لە ساڵی داهاتوودا مانگرتن و ناڕەزایەتی کرێکاران درێژەی دەبێت و کەسایەتی بەرچاوی زیاتر لە جەرگەی ئەو خەباتەدا سەر هەڵدەدەن. بزوتنەوەی معلمان خواستەکانی خۆیان بە جددیەتێکی زیاترەوە پەیگیری دەکەن. کیژان و کوڕانی لاوی ئەو وڵاتە کە بە نرخترین ساڵەکانی تەمەنیان پڕە لە نیگەرانی بەرامبەر بە داهاتووی ناڕوونیان و لە خۆشیەکانی ئەم دەورەی ژیانیان بێبەشن جەسوورانەتر دێنە مەیدان تا مافی خوراوی سەرەتایی و ئینسانی خۆیان لە گەروی ئەو ڕژیمە دەربچێشن و ئاسۆی ژیانی دواڕۆژیان ڕوون بکەنەوە. ئازیزان، بەرامبەر بەم بارودۆخە جەوهەری سیاسەت و ڕێبازی ئێمە لەوەدا خۆی دەبینێتەوە کە دەزانین ئازادی واقعی خەڵکی کوردستان لە دامەزراندنی دەسەڵاتی جەماوەریدایە. یەکسانی و عەداڵەتی کۆمەڵایەتی لە ڕێگەی بەرپاکردنی دام و دەستگاکانی دەسەڵاتی جەماوەرەوە دابین دەبێت. خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بێبەش و ستەملێکرا و بە حکمی ئەوەی کە زۆرینەی جەماوەرە پێک دێنن، کەسایەتی و جێگا و شوێنی واقعی خۆیان لە بەڕێوەبردننی وڵاتدا دەبینەوە. پێویستە ئەم خەڵکە هەرچی زیاتر پشت بە هەوپەیمانانی هاوچارەنووسی خۆیان لە هەموو ئێران ببەستن. تەنیا لەو حاڵەتەدایە کە دەتوانن بەرامبەر بە هەر هەڕەشەیەک پارێزگاری لە دەستکەوتەکانیان بکەن. کۆمەڵە بە درێژایی خەباتی سیاسی خۆی لە چەند دەی ڕابردوودا بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی ستەملێکرا و زەحمەتکێش پشت ئەستور بووە و تەنیا ئەو پشتیوانیەیە هێز و توانا و بڕوا بەخۆی پێبەخشیوە. لە سەرەتای ساڵی نوێ و لە گەرمەی شۆڕشی ژن ژیان ئازادیدا جارێکی تر بەڵێنی خۆمان بۆ خەباتی بێڕارایی و لێبڕاوانە لە پێناوی ژیانێکی پڕ لە ئاشتی و ئاسایش و خۆشبژیوی، ژیانێکی ئازاد و بە دوور لە سۆسانەوە هەڵاواردن و ستەم لە پێناوی بەسەرکەوتن گەیاندنی شۆڕشی ژینادا کە ئاواتی گیانبەختکردوانی سەربەرزیشمانە دووپات دەکەینەوە. جارێکی دیکە ساڵی تازەتان لێ پیرۆز بێت. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوڵی کۆمەڵە بۆ پێشکەشکردنی پەیامی پیرۆزبایی ساڵینە. یەکێک لە هاوڕانی خۆشەویستمان شعرێکی بۆ نردوین لەلایەن هاوڕێ محەممەد قادریەوە کە پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکەین. ئازیزانم، دڵ ئەگەر کەیلی خەمیش بێت، نەورۆز کە دێ بەخێر بێ و بەخۆشی بێ. مژدەی بەهار لەگەڵ خۆی دێنێ، مزگێنی ژیانەوە بۆ سروش دێنێ. خۆری گەرم و گەشتاریکی و تەم دەتارێنێ، بەفری کوێستان و سەرچیای بەرز و شاخ دەتاوێنێ. هەناسەی گەرم و شنەی پرسۆزی شەماڵ، تەرمی زستان و شەختە دەخاتە ناوچاڵ. لە پێشان نەرگس خۆنیشان ئەدا و دەشتە ڕازێنێ، چواڵە گوڵ دەکا و خۆی دەخەمڵێنێ، دار چرۆ دەکا و کانی هەڵدەقڵێ. ئاگری نەورۆز بڵێسە دەستێنێ، خەم و پەژارەی دڵ دەرەوێنێ. کچ و کوڕی گەنج،
کچوو کوڕی گەنج لە دەوری ئاگر ڕەشبەڵەک دەگرن بە چاو بڕکێنێ بەڵێنی جێژوان لە یەک وەردەگرن. هەموو دڵخۆش بن بە هاتنی نەورۆژ، ڕۆژی سەری ساڵ، ڕۆژی شادیە و خەم بەڕێ دەکەن بە شنەی شەماڵ. گۆرانی و سرود و شعری ئازادی و سربەستی دەچڕن، گەلێک دیمەنی هونەری جوان و شایستە نمایش ئەدەن. هەوری بەهاریش چاوبەگریانە و بە گرمە و ناڵە، بە بارانەکەی سەوز پۆش دەکا و دەشت و دۆڵە، چریکەی بولبول و ئاوازی قومری و جریوەی ڕەشوەڵە. قاس بە قاسپی کە و لەسەر کانیا و لە چیا و دۆڵە، لە هەموو بنار و شاخی کوردستان دەنگ ئەداتەوە دەڵێن موژدە بێ ئەم ساڵیش نەورۆز هاتەوە، نەورۆز و بەهار شادی هێنەرن، هەردوو پیرۆزن، بژوێنەری حەیاتی تازە بۆ گەل و هۆزن. سپاس بۆ هاوڕێ محەممەد قادری بۆ شێعرە جوانەکەی. ئازیزان، نەورۆز لەو بۆنانەیە کە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان گرنگیەکی تایبەتی هەیە، بە تایبەت کە لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە بە ڕەسمی ناناسرێ و سەرانی ڕژیم بە پێچەوانەی سونەتەکانی ئاینی ئیسلامی دەزانن. هەر بۆیە ئەم بۆنەی لە سەردەمی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا لەلایەن جەماوەری خەڵکی کوردستانەوە گرنگیەکی تایبەتی پێدراوە. لە ماوەی چواردەهەی ڕابردوودا ڕژیم زۆری هەوڵداوە کە بە زەبری هەڕەشە و سەرکوت ئەم سونەتە نەکرد لە کوردستان بەڵکو لە هەموو ئێران بسڕنەوە. بەڵام بەهۆی ئەو بەرەنگاربوونەوەی کە لەگەڵ وەها کولتورێکی جێکەوتوو لەناو کۆمەلگای ئێراندا کارێکی ئاسان نییە، سەرانی ڕژیم لە بەرامبەر خۆراگری خەڵک بەرەبەرە لە هەڵوێستەکانی خۆیان لەم بوارەدا پاشەکشەیان کرد و هەوڵیاندا تالانی کەم هێندێک بربەستی بەسەردا بسەپێنن. بەڵام هەر پاشەکشەیەکی ڕژیم لە هەمان حاڵدا پێشڕەویەکی خەڵکی بەدوا بوو. دژایەتی لەگەڵ ڕێوڕسمی تایبەت بەم ڕۆژانە بوو بە هاندەری خۆراگری لەناو خەڵکدا. تایبەتمەندی ڕێوڕسمەکانی نەورۆز کە لە کوردستان لەوەدایە کە شێوەی دەستە جەمعی و جەماوەری بەڕەوە دەچێت. هەموو ساڵێک لەگەڵ نزیک بوونەوە لە کۆتایی ساڵ و ئامادەبوونی خەڵک و لاوان بۆ بەڕێوەبردنی ڕێوڕسمی نەورۆز لە کوردستان کار بەدەستانی ئەمنیەتی و دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم و جموجۆڵ دەکەون تا ڕێگە نەدەن هیچ جۆرە کۆبوونەوەیەک بەم بۆنەوە ڕێک بخرێت. نەهێڵن لەم ڕۆژانەدا پێکەنین و شادی و خۆشی لەناو هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکدا بێت. ئەوان کە لە سێبەری خۆشیان دەترسن نیگەرانی ئەوەن کە لەم ڕێوڕسمانەدا خەڵک وتەیەک بە ئاماژەوەیان ڕاستەوخۆ دژ بە ڕژیم بە سەرزاریاندا بێت و کۆبوونەوەی جەماوەری ببێتە ئامرازی ناڕزایەتی دژبەوەن. ڕژیم ئیسلامی جێژن و شادی خەڵک بە دژمنی خۆی دەزانێت. ئەم ڕژیمە نەک لە ڕۆژانی نەورۆزدا بەڵکو لە گشت ماوەی ساڵدا لەگەڵ ڕوخساری خەندانی خەڵک ناسازگارە. کۆماری ئیسلامی لە خەمۆکی و بێهیوایی و ناهومێدی تەغزیە دەکات، خوازیاری کۆمەلگایەکی سربژێر و بێدەنگە کە تێیدا ئینسانەکان لە بەرامبەر چارەنووسێک کە ڕژیم بۆیان دیاری دەکات سەردانەوێنن. ڕێوڕسمەکانی زەماوەند بە بیانووی ئەوەی کە تێیدا حیجابی ئیسلامی و مەودای نێوان ژن و پیا و ڕەچاو ناکرێت تێک دەدات. لە بەڕێوەچوونی کۆنسرتەکانی موسیقا ڕێگری دەکات. لاوانێک کە بە بۆنەی جۆراوجۆرەوە لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و دەست دەدەنە سەما و خۆشی هێرشیان دەکاتە سەر و ئازاریان دەدات. لە ڕاستیدا ئەگەر جیهان بە کەیفی ڕژیمی ئیسلامی ئێران بووە ئەم کۆمەلگای یەکسەر سیاپۆش و لە تەواوی ساڵدا و هەموو ڕۆژێ بە بیانوویەکەوە تازیەبار دەبوو. بەڵام جەماوەری خەڵکی کوردستان لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا سریاندانە نواند. سەرەڕای هەڕەشە و تەنانەت ڕەشبەگیری لەم پەیوەندەدا جەماوەری خەڵک بایەخ بەم دژایەتیانە نادەن. موسیقا و هونەر و ئاواز و سەما و شادی لە پەنا و پەسیوەکان هاتوونەتە دەر. ڕێوڕسمەکانی نەورۆزیش لەم زمرەیەن. لە بەرامبەر کولتوری کۆنەپەرستانی زاڵدا کولتوری خۆراگری و پێشڕە و سەری هەڵداوە. بەڵام ئەم ساڵ سەرەڕای هەموو ئەمانە ڕێوڕسمەکانی نەورۆز لە کوردستانی شۆڕشگێر بۆن و بەرامەی شۆڕشی ژینای پێوە دەبێت. نەورۆز نۆجەژنی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادیە. لەم ڕۆژەدا خەڵکی خەباتکار و خۆراگەر سەردانی ماڵی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا دەکەن و دەستە گوڵ لەسەر مەزاریان دادەنێن و نەفرەت لە ڕژیمێک دەکەن کە گوڵی ژیانی ڕۆڵەکانیانی پەرپەڕ کرد. جەماوەری خەڵکی کوردستان سەرەڕای هەژاری و دەستەنگی سەرەڕای خەمی لە دەستانی ئازیزانیان لە ماوەی شەشمانگی ڕابردوودا بە کوێرایی چاوی دژمن کە چاویان بە شادی خەڵک هەڵنایە
بەرەو پیری بەڕێوەبردننی ڕەوڕسمەکانی کۆتایی ساڵەوە هات. ئەزمون نیشانی داوە کە ئەگەر چی کردەوەی سەرکوتگەرانی ڕژیم لەم بوارەدا بربەسگەلێکی بۆ بەڕێوەبردننی ڕێوڕسمە نەورۆزیەکان لە کوردستان پێکێناوە، بەڵام ناتوانێت لە بەڕێوە چوونیان ڕێگری بکات و خەڵک لەم بوارەدا ئەزمموی زۆریان بەدەست هێناوە و بە شێوازی جۆراوجۆر و لە شوێن و کاتی گونجاودا لەم جۆرە هەوڵانی ڕژیم تێپەڕ دەبن. کۆماری ئیسلامی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ شادی و خۆشی و گڕوتینی ژیانی خەڵک سەریوەبەر کەوتووە و هەوڵەکانی لەم بوارەدا بێ ئەکامە. جێژنەکانی نەورۆزی ئەم ساڵیش وەک ساڵانی پێشوو کۆسپ و دژایەتیەکانی ڕژیمی تێپەڕاند و بوونە دیمەنێکی دیکەی شۆڕشی ژینا لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا. با بچین پێکەوە کلیپێکی خۆشی نەورۆزانە ببینین، سودەینەوە خزمەتە. بناوی دڵم سەوزایە وای خواشای زەوی یێسن خەڵاوان خواغلەی جای دەسە بەسەیت خوا یێ گورەمان دەیاغلەی پێشکەشی تۆ بە سەوزێ سەوزێ عەزیز گۆڕاڵانی مەڵێ سەیدی و خاسن سەوزێ سەوزێ عەزیز خەڵگی ڕۆنێ دڵێ چەنی تۆمە ئاڵتون بەسەری کاڵەبەیکەم بڵێ لە پەنجەرە سەر بینە دەری کاڵەبەیکەم بڵێ لە پەنجەرە و سەر بینە دەر کاڵەبەیکەم بڵێ لە پەنجەرە سەر بینە دەری کاڵەبەیکەم بڵێ ئاهونا لەو داخو دەردوی کاڵەبەیکەم بڵێ من گیر و لەی گەردەن زەردوی کاڵەبەیکەم بڵێ چەنی تۆمە ئاڵتون بەزەری کاڵەبەیکەم بڵێ چەنی تۆمە ئاڵتون بەزەری کاڵەبەیکەم بڵێ لە پەنجەرە سەربارە بەری کاڵەبەیکەم بڵێ لە پەنجەرە و
حاجەی کانیاوی بنشاخی بەرزە ئەڕژێتە باخ و ئەم چۆم و دەشتا دیمەنی جوانی وەرزی بەهاران سەرنجڕاکێشە لە چاو نازداران گوڵان بە عشوە و لە داوێن شاخە لەگەڵ باران و شنەی بەهاردا هاژەی ڕووباران دۆڵی تەنیوە بولبولی سەرمەزشینی ژەنیوە سەمای درەختی لای قراخ چۆمان دڵ حەیران ئەکات لە دەشت و دۆڵان ئاوەنگی تەڕی سپیدەی بەیان ئەدا لە گۆنای ژوانی دڵداران هەواری شادی جێی ئاشقانە گڕی نەورۆزی لە لاجوانە سەرنجی سروشت هۆشی بردوم شعری بەهاری لە چاو چاندوم گوڵی گەزیزەی قژە زەردی لاپاڵ نەرم ڕادەژێ بەدەم بای شەماڵ لە دەست ئەم ژینە دەردە دڵیەتی فرمێسکی ئاوەنگ لەسەر چڵیەتی چقلی ئاسنین بسکیڕنیوە بەر لە پشکەوتن خونچەی وەریوە ئەڵێ لەو ساڵەوە موژدەیدا بەهار لە باڵام ئاڵاسیمێکی خاردار ئەو لەقەی ئەو دی سیما ڕووداوە لەقی ئەم دیوی لە دەریای نزار جوانی ئەبەخشێ بە بەژنی بەهار جوانی ئەبەخشێ بە بەژنی بەهار عزیزان بینەرانی خۆشەویست لێرەدا جێی خۆیەتی نەورۆز بۆ بنەماڵەی گیان بەختکردوانی سیاسی بڵین زۆر ئازار دەرترە لە هەموو ساڵێک ئەو ئازیزانەی کە یەک یان چەند نەورۆز لەو پێش لە نێو بنەماڵەکانیاندا بوون ئێستا لە ئارامستانەکان ویان لە گۆڕە بێ ناونیشانەکاندا ئارامیان گرتووە بە هەزاران زیندانی سیاسی لە زیندانەکان و لە ئەشکەنجەگاکانی دوور و نزیک لە بنەماڵەکانیان لە بارودۆخێکی زۆر نامرۆڤانەدا بەسەر دەبن لە 44 ساڵی حاکمیەتی ئیسلامیدا بە دەیان هەزار زیندانی سیاسی لە ئەشکەنجەگاکانی حکوومەتدا شکەنجەوەیان ئێدام کراون بە هەزاران کەس لە جریانی ناڕزایەتی جەماوەریەکانی دژ بە حکوومەتدا بە گولەی جەنگی گیانیان لەدەستاوەیان دەست بەسەر و ئێدام کراوە ئێستا ئیتر کەمتر بنەماڵەیەکەیە کە ئەندامێکیان دەست بەسەر زیندانی ئێدام دەرکراوە لەسەر کاروەیان بە ناچار پەراوەزەی هەندران نەبوو بێت نەورۆز ڕۆژی لەدایکبوون ڕۆژی هاوسەرگیری ڕۆژەکانی لەدایکبوونی منداڵان بۆ بنەماڵی گیانبەختکردوانی سیاسی ئاوێتەی ئازار و ژان گریانی بە ئاشکرا و شارەوایە بەشێک لە ژیان و کاتی بنەماڵی گیانبەختکردوانی سیاسی لەسەر مەزارەکان تێپەڕ دەبێت ئەرکی هەر ئینسانێکی شەریف و ئازادی خواز و هەر ناوەندێکی جەماوەری گروپێکی کۆمەڵایەتیە کە بنەماڵی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی بە تەنیا نەهێڵنەوە بە تایبەت لە مەراسمەکانی نەورۆزدا یاد و ناوی ئازیزانی گیانبەختکردوان بەرز و بەڕێز ڕابگرن شەپۆلی دادخواهی لە کوردستان و لە هەموو ئێران ڕوو لە گەشەیە حکوومەتی ئیسلامی و حاکمانی جنایەتکاری دەبێ وەڵام دەرەوەی سەرجەم ئێعدامەکان قەچڵەکان تیرۆرەکان بۆمباران و موشەکبارانەکان بن لە هەموو شار و ئاوایی یەک پێویستە ناوی هەموو گیانبەختکردوانی سیاسی وێنە و عەکسەکانیان بە دیواری شار و ئاواییەکانەوە بە موزەخانە و ناوەندەکانی یادکردنەوە بە دەواازەی ئارامستانەکانەوە ببیندرێت پێویستە بنەماڵەی ئازاردیتوی گیانبەختکردوانی سیاسی پشتیوانی معنەوەی و ئەگەر لازم بێت یارمەتی ماڵی بکرێن خەڵکی کوردستان و ئێران بۆ خەبات دژ بە کۆنەپەرستی ئیسلامی هەزینەیەکی قورسیان داوە حکوومەتی ئیسلامی دەبێ وەڵام دەرەوەی سەرجەم ئەو جنایەتانە بێت کە بۆ داسەپاندنی ستەمی نەتەوایەتی ستەمی مەسحەبی دواکەوت و ڕاگررتنی بە ئەنقەسی ئابووری کوردستان کردوونی بێت خەڵکی ستەمدی توی ئێران کە لە یەک سەدەی ڕابردوودا لەگەڵ ئیستبدادی سەڵتەنەتی و کۆنەپەرستی مەسەبی دەستەویەخەیە ئێعدام و ئەشکەنجە و زۆر کراون لە درێژە و ئاکامی خەباتیاندا نیزامێک بنیاد دەنێن کە ئێعدام و ئەشکەنجە تێیدا ئاسەواری نەبێت زیندانی سیاسی بوونی نەبێت و پێشێلکەرانی مافەکانی خەڵکو و ئەوانەی ئازادیە سیاسیەکان زەوت دەکەن محاکەمە و ناچار بە وەڵام دەرەوە دەکرێن حکوومەتی جنایەتکاری ئیسلامی بە شوێن قەتڵی حکوومەتی ژینا ئەمینیدا ژینا زیاتر لە 600 کەس لە زیندانەکان و لەسەر شەقامەکان کوشتووە تا بڵێسەکانی شۆڕشێک کە بە کوژرانی ژینایی لاوی داگیرسا بوو کە بکاتەوە بە هەزاران کەسی بە گولەی جەنگی بریندار کرد و دەیان هەزار کەسیشی خستە گۆشەی زیندانەکانەوە لە مەرەسمەکانی نەورۆزی ئەم ساڵدا یاد و بیرەوەری سەرجەم ئازیزانی گیانبەختکردوانی سیاسی
لە ماوەی 44 ساڵی حکوومەتی جەنایەتکاری ئیسلامیدا ڕێز بگرن و سەردانی بنەماڵەکانیان بکەن و بە هەموو شێوەیەکی ممکن پشتیوانیان بکەن. دوای ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتان.
بەهار ئاوێتەی ژیانە و بزوێنەری وجانەوە. بەهار کوێستانی دڵانە و خوڵقێنەری هەڵدانەوە. بەهار ئاورگەی نەمانە بۆ سارد و سڕی زستانێ. بەهار لانکەی پاراستنە بۆ شەوەڕاوێ بۆ دیلانێ. بەهار سەرچاوەی هەرمانە بۆ سەر لە نوێ ڕازانەوە. بەهار ئاسۆی دەرەتانە بۆ هەڵچوون و هەستانەوە. نەورۆز قەڵای ڕاوەستانە ڕووخێنەری داگیرکەر و ئەژدەهاکی کوردستانە. نەورۆز ڕۆژی ڕاپەڕینی بەشمەینەت و بێ ئەنوایە. نەورۆز مشتی یەکگرتنی هەژاری ژین لە خۆڵایە. بەهار تین و بڵێسەیە بۆ یەکگرتنەوەی دڵداران. نەورۆز ڕۆژی تێکهاڕینە بۆ قەڵای زوڵمی زۆرداران. نەورۆز هەوێنی خۆشیە بۆ بەهار و سەوزەڵانی. بەهار بووکی ساڵی نوێیە بۆ ژینەوەی باخی جوانی. پڕ بە پڕی خۆشەویستی پیرۆز بێ لێتان ساڵی نوێ. هەرچەند ئەو ساڵیش نەورۆزمان هەر لە دەرد و ئازار ئەدوێ بەڵام بە پەیوانەی مێشکی زیندوو بیری تازە ڕێبازی نوێ. کاتێک لێوا و لێوی وشە نەورۆزی ڕزگاریمان دێ. مانای دێرە هۆنراوەکان بۆ ڕەنجدەرانی کوردستان وشە بە وشە وشە بە وشە دێتە دی. ئەم شعرەی کە بۆمان خوێندنەوە لە شاعری خۆشەویست قادر ژاکاو بوو. عزیزان هەروەک ئاگادارن ئەمڕۆ یەکی مانگی خاکەلێوە یەکەم ڕۆژی بەهاری ساڵی 1402 هەتاویە. بەهارێکی پڕبوون و بەرامەی خۆش و پڕ لە جوانی سروشت دڵڕفێن کە گیانێکی تازەی هاتوۆتە بەر. پڕ بەدڵ جارێکی تر پیرۆزبایی نەورۆزی ساڵی تازەتان لێ دەکەین و هیوای ساڵێکی پڕ لە شادی و سەرکەوتنتان بۆ ئاوات دەخوازین. بچین کلیپێک ببینین و زوو دێنەوە خزمەتان مۆزوعی کەشتان بۆ باس دەکەین. Mm-hmm.
بەڵێ بینەرانی ئازیز، ئەمڕۆ ڕۆژی نۆرۆز یەکەم ڕۆژی ساڵی تازە لە هەمان کاتدا ساڵهاتی دەستپێکردنی مقاومەتی قارەمانانەی 24 ڕۆژەی خەڵکی شاری سنەیە. ڕۆژی دوی خاکەلێوەی ساڵی 1359 دەستگای جەنگی و سەرکوتی کۆماری ئیسلامی هێرشی کردە سەر خەڵکی شاری سنە و بە هەموو جۆرە چەکێک لە زەوی و ئاسمانەوە ئاگر و ئاسنی بەسری خەڵکی ئەو شارەدا باراند. ئەم هێرشە سەرەتای شەڕێک بوو کە 24 ڕۆژی خایاند. لەم فرسەتەدا یادێک لە ڕۆژانی مێژووی مانگی خاکەلێوە دەکەینەوە، ئەو ڕۆژانەی کە کۆماری ئیسلامی بە ئاگر و ئاسن هێرشی کردە سەر کوردستان و لە هەموو شارەکانی کوردستان جەماوەری خەڵکی کورد و هێزی پێشمەرگا بەرەنگاری بوونەوە. هێرشی کۆماری ئیسلامی و مقاومەتی قارەمانانەی خەڵکی شاری سنا لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێرانەی خەڵکی کووردا بە شەڕی 24 ڕۆژە ناسراوە. ئەم مقاومەتە سرەتایەک بوو بۆ دەستپێکی مقاومەتێکی بەرینی جەماوەری لە هەموو شار و دێهاتەکانی کوردستان. بە شوێن دەوری یەکەمی بزوتنەوە و پاش تێکشکانی ستونی تەیاری ڕژیم لە نزیک ئاوایی دارساوێن لە جادەی بانە بۆ سەردەشت بە دەست پێشمەرگەکانی کۆمەڵە کە سەرەتای تێکشکانی هێرش و پەلاماری دەڕەندانەی ڕژیم بۆ سەر کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان بوو کە کۆماری ئیسلامی بە ناردنی هەیئەتی جۆراوجۆر ئاگربەسێکی قبول کرد و بەپێی ئەو ئاگربەسە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم کشانەوە نێو پادگانەکان و جارێکی تر بە دوای ڕاپەڕینی ساڵی 57دا شار کەوتە دەست خەڵک و هێزی پێشمەرگە پاراستن و ئەمنیەتی شار و ناوچەکانی کوردستانیان گرتە ئاستۆ. لە ماوەی نزیک بە 5 مانگ لە کشانەوەی هێزەکانی ڕژیم پۆل کچ و کوڕ و ژن و پیاو لە سەراسەری ئێرانەوە دیسانەوە ڕوویان کردە کوردستان. بەم شێوەیە مەودا و ئیمکاناتێک بۆ دیالۆگ و گۆڕینەوەی بیر و ڕا بۆ ئاشنابوون لەگەڵ خواست و ئارەزوەکانی یەکتر فراهەم بوو. لە ماوەی ئەم چەند مانگەدا دیسانەوە ئەمجار سازمان دراوتر و بەپێی تەجروبەتر و دام و دەستگاکانی بەڕێوەبەری ژیانی ڕۆژانەی خەڵکو و ڕێکخراوە سنفی و پیشەیەکان هەر لە بنکەی گەڕەکەکانەوە بگرێت تا شۆڕاکرێکاریەکان و تا شۆڕای سنفی و پیشە جۆرا و جۆرەکان سازکران و ئەرکی بەڕێوەبردن و ئیدارەی شار و گوندەکانیان بەدەستەوە گرت. ئەم وەزعە ببووە هۆی نیگەرانی قوڵی کاربەدەستانی ڕژیمی ئیسلامی کە بە ئاشکرا دیار بوو کە لەمە زیاتر پێی تەحمل ناکرێت. هەر لە ئاخرین ڕۆژەکانی ساڵی 58ەوە بیان و هێنانەوەی ڕژیم دەستی پێکرد. لەو ماوەیەدا ڕژیم بەردەوام خەریکی تیارکردنەوەی پادگان و باقی هێزەکان بوو. بە بیانووی مەترسی هەرشی عێراق لە هەوڵی ناردنی هێزی فراوانتر بۆ پادگانەکان و ناوچەکانی کوردستان بوو. ئیتر کەس شکی لەوەدا نەما بوو کە ڕژیم جارێکی تر هێرش دەکاتە سەر کوردستان و شەڕێکی سەرکوتگەرانە و نەخوازراو بەسەر خەڵکی حەقخواز و تینووی ئازادی ئەم ناوچەیەدا دەسەپێنێ. لەگەڵ ئەمە لە باقی شوێنەکانی ئێرانیش ڕژیم بەرەبەرە دەستیدا بووە زەبر و زەنگ نواندن و سەرکوتی بزوتنەوە جۆراوجۆرەکان. هێرشکردنە سەر ڕێکخراوە کرێکاریەکان لە کارخانەکان، پەلامار بۆ سەر ڕێکخراوەکانی ژنان و بۆ سەر هەڵسوڕاوانی ئەو مەیدانە، هێرش بۆ سەر زانستگاکان لە سەراسەری ئێران بە تایبەت زانکۆی تاران و گەلێک گەڵاڵە و پیلانی تری لەو چەشنە. ئەمانە هەمووی ئاڵقە گەلێک بوون لە زنجیری گەڵاڵەکراوی ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ ئەسیرکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و تێکشکاندنی پاشماوەکانی شۆڕشی ئێران. سەرنجام ڕۆژی دوی خاکەلێوەی 1359 ڕژیم لە درێژەی پیلانەکەی خۆیدا دەستی دایە گول لە بارانکردنی خەڵکی شاری سنە و شەڕێکی نەخوازراوی بەسەر خەڵکی ئەو شارە و بەسەر هەموو کوردستاندا سەپان. ئەو مقاومەتە گەلێک دەرس و ئەزمموی بەنرخی بۆ خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێناو ئازادی و ژیانێکی باشتر و لە پێناو ڕزگاربوونیان لە دەست ڕژیمی کۆماری ئیسلامی تێدایە. یادی گیانبەختکردوانی بەخێر. ئەو مقاومەتە گەلێک دەرس و ئەزمموی بەنرخی بۆ خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێناو ئازادی و ژیانی باشتر و لە پێناو ڕزگاربوونیان لە دەست ڕژیمی کۆماری ئیسلامیدایە. یادی گیانبەختکردوانی بەخێر و سڵاو و خۆراگری خەڵکی شارەکانی کامیاران، سنە و دیواندەرە و مەریوان و سەقز و بانە و بۆکان و مەهابات و شنۆ و نەغەدە و پیرانشار و سەردەشت و ڕەبەت و هەموو شار و شارۆچکەکان و دێهاتی کوردستان کە هەرگێز ڕێگایان نەدا دەسەڵاتی ئەو ڕژیمە بە تەواوی لە کوردستان سەخامگیر بێ و ئەو ناوچەیە لەژێر پێی داگیرکرانی کۆنەپەرستدا بەردەوام یەک پارچە ئاگر بووە. ناوبڕێکی کورد ببینن دێنەوە خزمەتە.
بەخشە و قەداتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە بەڵێ بینەرانی ئازیز ئەلەم چەند ڕۆژەدا زۆر لە ناوەوە پەیام و پیرۆزبایی ساڵی تازەمان بۆ هاتووە زۆریان شعر بۆ نردوین کە ئێمە داوای لێبوردن دەکەین لە بەرنمەیەدا زۆر کات نەبوو ئێمە شعر و پیرۆزبایەکانیان لە بکەین بەڵام حتمما لە کاتێکی کەدا لە بەرنمەکانی کێدا حتمما ئێمە ئەمانەت دەخوێنینەوە پێشکەشتانی دەکەین زۆر سپاس بۆ هەموو ئازیزانی کە پیرۆزباییان نردووە ئێستا شعرێکی دیکە دەخوێنینەوە کە هاوڕێ محەممەد قادری نووسوێتی سپاس بۆ هاوڕێ محەممەد بۆ ئەم شێرە جوانی ئەوە بەهارە نەورۆز هاتەوە موژدەی ژیانی نوێ ئەداتەوە ئاگری نەورۆز گەرمای ژیانە دژی بەستەڵک تۆف و زستانە ڕۆژی ڕێزگرتن لە ژیانی نوێیە ڕۆژی خۆسازدان بۆ کاری نوێیە ئەوە بەهارە نەورۆز هاتەوە موژدەی ژیانی نوێ ئەداتەوە شاخ و دەشت و دۆڵ دەڕازێتەوە وەک خشتی ڕازا و دەدرەوشێتەوە نەورۆز هێمایە بۆ ژیانی ئازاد هێز و وزەیە بۆ کار و خەبات وژانەوەیە بۆ گیا و گوڵ و دار هەستانەوەیە لە دژی زۆردار نەورۆز پەیامی بەرزی ئینسانە ڕووناکی بەخشی تاریکستانە زۆر قەڵای جەوری تێکشکان نەورۆز هۆزی هەژاران نەورۆستان پیرۆز بەهار و نەورۆز هەردوو پیرۆزن بژوێنەری حەیاتی تازە بۆ گەل و هۆزن پەیمان بێ نەورۆز و ڕۆژی سەری ساڵ ڕۆژی ئاگر و خەبات و خەیاڵ هەتا ئەو کاتەی گەرمی ئاگرت وزەی تیاما بێ حەیاتی تازت هەوێنی ژیان بێ ڕێگای خەباتی ژیانی ئازاد بۆ ئینسانەکان بۆ پێکهێنانی کۆمەڵگەی یەکسان ڕێبازی نوێ بێت بۆ خەباتکاران بۆ ڕێبوارانی ڕێگای کۆڵبەدان ئەوە بەهارە نەورۆز هاتەوە موژدەی ژیانی نوێ ئەداتەوە زۆر سپاس بۆ هاوڕێ محەممەد بەڵا عزیزان لە کۆتایی بەرنامەکەشماندا پارچە شعرێکی چکولەتان پێشکەش دەکەین و داوای لێبوردنتان لێ دەکەین کە کاتی بەرنامەکەمان زۆر کەم بوو ئەڵێ ڕۆژ لە ئاسۆی سوور شەوق ئەداتەوە ئەڵێ ئەم ساڵیش نەورۆز هاتەوە کەوی دڵداری و ئازادی و جوانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی بەری حەسرەتی دڵ ئەکاتەوە بانگی پڕاوپڕ دەنگ ئەداتەوە لەسەر قەندیل و شاهۆ و نەکەڕۆز ئەڵێ گەلی کورد نەورۆستان پیرۆز بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنمەیەکی تایبەت بە نەورۆز کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا پێشکەشتان کرا جارێکی دیکەش نەورۆز و ساڵی نوێتان لێ پیرۆز بێت و هەر بژین بە شادی و کامەرانی
سوور شەوقەداتەوە دەڵێ ئەم ساڵیش نەورۆزاتەوە دەڵێ ئەم ساڵیش نەورۆزاتەوە سر و سەرپاکی جوانی ئەنوێنێ سر و سەرپاکی جوانی ئەنوێنێ وەک بووکی ڕازە خۆی خەمڵێنێ وەک بووکی ڕازە خۆی خەمڵێنێ دەشت و کوێستان و لووتکەی بەرزی کێو بزەی بەهاریان کەوتۆتە سەر لێو بزەی بەهاریان کەوتۆتە سەر لێو بەفری تواوای سەر شاخی خەمبەر بەفری تواوای سەر شاخی خەمبەر ئەبێ بەفرمێن چۆر چۆر دێتە خوار ئەبێ بەفرمێن چۆر چۆر دێتە خوار هاوژەی شتاوی بن کوێستانی بەر گاو بەردەت لێنێ کەش دێنێتە لار گاو بەردەت لێنێ کەش دێنێتە لار کیژی دارسایان نایێڕی چەمە کیژی دارسایان نایێڕی چەمە بە مۆسیقای موسیقای ئەو دێنەوە سەما وەرزی شاخیان مێرگوچیمان خشڵی ڕازاوەی بژوێنی دیمان خشڵی ڕازاوەی بژوێنی دیمان سەوزاوی دەشت و زنجیرە کوێستان سەوزاوی دەشت و زنجیرە کوێستان تاریف ناکرێن جوانی کوردستان تاریف ناکرێن جوانی کوردستان
دڵداری ئازادی و جوانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی بەری حەسرەتی دێڵاکەتەوە بەری حەسرەتی دێڵاکەتەوە بانگی پڕاوپەڕ دەنگەداتەوە بانگی پڕاوپەڕ دەنگەداتەوە لەسەر قەندیل و شاوەنەکەرۆ لەسەر قەندیل و شاوەنەکەرۆز ئەڵێ گەلی کورد نەورۆستان پیرۆز ئەڵێ گەلی کورد نەورۆستان پیرۆز ئەڵێ